بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و هەر شاد و کامەران بن. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم و لە بەرنامەی باسوخواز ئەمڕۆماندا باز لە دیدگا و تێگەیشتنێکی دروستەکەین بۆ حەڵاڵ و حەرام کە یەکێکن لە بنەما پێکهێنەر و گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەکێک لە فەرمودەکانیا دەفەرمێت هەر کەسێ گوێ بەوە نەدا کە چی حەڵاڵە و چی حەرامە یا گوێ بە حەڵاڵ و حەرامی ئەم دینەی من نەدا ئەوە خوای گەورەش لای ئاساییە لە چ دەرگایەکی دۆزەخەوە فڕی دەداتە نێو ئاگری دۆزەخەوە. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەکێکی دیکە لە فەرمودەکانیدا دەفەرمێت لە نێوان حەڵاڵ و حەرامدا کۆمەڵێ شتی گومان لێکرا و هەن تا ئێستا ینی بۆ منە جاری مایەی گومانن کە ئایا حەڵاڵ بن یا حەرام. ئەگەر مرۆڤ خۆی لەم گومان لێکراوانە پاراست و چووە سەنگەری حەڵاڵەکانەوە و بەرگری لە حەڵاڵەکان کرد ئەوە کەسایەتی و ڕێز و شکۆ و کەرامەتی خۆی پاراستەوە و بە پێچەوانەشەوە ئەگەر لای بەلای گومان لێکراوەکان ناکردەوە و چووە مەتەرێز و سەنگەری حەرام کراوەکانە ئەو کاتە وەکو شوانێک وایە کە بچێتە نێو لەوەڕ و بەروبووم و گەنمی کەسێکی دیکە و تاڵانی بکە و ئەوەی لێ بکە. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەکێک لە مەرجەکانی گیرابوونی دوعادا دەفەرمێ پیاوی وا هەیە خواردنەکەی حرامە، خواردنەوەکەی حرامە، جلوبەرگەکەی حرامە، ئەو شتەی کە پێی دەگوازرێتەوە حرامە، ئیدی خوای گەورە چۆن دوعای ئەم جۆرە مرۆڤەمان بۆ قبوڵ دەکا. واتە خواردنی حەڵاڵ و خواردنەوەی حەڵاڵ و جلوبەرگی حەڵاڵ و تەنانە شوێنی نیشتەجێبوونی حەڵاڵیش هۆکاری سەرەکی قبولبوونی دوعان کە دوعاش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکدا بە موخی عیبادەت یا بە دین و بە دینی ناودێر کردووە. لەم بەرنامەیەدا ئەمە باز لە گرنگی حەڵاڵ و حەرامەکەین و جۆرەکانی حەڵاڵ و حەرام و ئەو بوارانە کامانن کە حەڵاڵ و حەرامی دەیگرێتەوە و ئایا حەرام و حەڵاڵ دیاریکراون و توانین بڵێن بۆ منە 15 16 20 شتی حەڵاڵ و حەراممان هەیە یان بۆ منە زانایان و نووسەرانی ئیسلامی لە هەر زمانێکدا بە پێی کات و سەردەمی ئەو ڕۆژە دەتوانن شتێک حەڵاڵ بکەن و شتێک حەرام بکەن. بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانخوازی ئیسلامی کردو. مامۆستاگیان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادە بوون. الله خوا سەلامەتکە دەستان. مامۆستا حەڵاڵ و حەرام چییە و مەبەستمان چییە لە حەڵاڵ و حەرام؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. صلاة إخوة جناب تانو سرجم بینەران و بیسەران دەستخۆشی بۆ جەنابێت. حرام لە زمانی عەرەبیە یعنی ڕێگە لێ گیراو وشەی حرام یعنی المنع الشدید لە عەرەبیە یعنی شتێک کە ڕێگەی لێ گیرابێ لە کوردیا پێڵێن یا ساخکرا و قەدەغەکرا و حەڵاڵیش شتی ڕێگە پێدرا و ڕەوا و حەڵاڵە تەنانەت ئەڵێن وشەکەیش کە هەڵبژێرا وشەی حرام کە ئینسان ئەڵێ حرام دەمیشی بۆ دائەخا یعنی خۆی ئەگرێتەوە لێی کە ئەڵێ حەلال دەمداخستنیتان یعنی ڕەوا و ڕێگە پێدرا و کراوە. بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام یەک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە ئاینێکە خوای پەروەردگار یاسا و تەشریعی تێدا داناوە. جیاوازی نێوان ئیسلام و پەیامەکانی تر ئەوەیە کە ئیسلام خوا خاوەنێتی و خوای پەروەردگار خاوەنی حەڵاڵ و حەرامە. لای ئێمەی موسڵمان مەسەلەی حەڵالکردن و حەرامکردن شتێک نییە لە دەست مرۆڤەکان نابێ، شتێک نییە لە دەست زاناکان نابێ. حەڵاڵ و حەرامکردن حەقێکی تایبەتی خوای پەروەردگارە و کەس بۆی نییە دەستکاری ئەو حەقە بکە ئەوەی کە زانایان و مامۆستایان ئەیڵێن تەنها ڕوونکردنەوەی پەیامەکەی خوای پەروەردگارە. مامۆستا لەم ماوەی ڕابردوودا بە هەر وەکو ئەوەی جەنابەت فەرموود یاری پۆبجی کە یاریەکی ئەلکترۆنیە و زۆربەی زۆری گەنج و لا و ژن و پیاوی کۆمەڵگەی ئێمە پێوە خەریکن لیژنەی فتوای کوردستان فتوای حرامکردنی ئەم یاریەی دەرکرد. ئەم یاریە بۆ من لە پشت بەستن بە چه ئایەت و وەکوڵێ قاعیدەیەکی شەرعی و فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حرام کراوە. بەڵێ دیارە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی الحەلال بەین والحەرام بەین. مەسەلەی حەڵاڵ دیارە و حرامیش دیارە. ئەوانە کە شتە جێگیرەکانن لە ناو کۆمەڵگایە ئەوانە جێگیرن و ئەفەرمێ بەینەهما ئومور مشتەبیهات لەو نێوەندەیە کۆمەڵێک شت هەن یعنی لە نێوان حەڵاڵ و حرامە هەندێک شت هەن ڕوون نین. بۆ ڕوون نین یا ئەوە تا
ناڕوونیەکە بە هۆکاری ئەوەیە کە بەڵگەیەکی ڕاستەوخۆ سەحیحمان نییە دەربارەی یا ناڕوونیەکە بەهۆی تێڕوانینی بۆ چوونەکانە بۆی زانایە کە ئەڵێ ئەم یاریە حرامە لایەنی خراپی ئەم یاریەی تەماشا کردووە بۆیە فتوای حرامێتی داوە. کەسێکی تریش کە ئەڵێ ناتوانین بڵێن حرامە ئەڵێ لەبەرەوەی کە مەسەلەی کەریمەی حرام قورسە پێشینانی ئەم ئومەتە زۆر خۆیان پاراستووە لە دەربڕینی حرام کە ئەمە وەکو ئاگداریەک بۆ خۆم و بۆ سەرجەم مسلمانان وشەی حرام دەربڕین زۆر قورسە ئینسانە بێ زۆر وریای وەکو کافرکردنی کەسێک وایە تا چونکە قسەکردنە لە ئیشی خوای پەروەردگارە لە ئیشی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە ئەڵێن ئیمامی ئەحمەد زۆر جار کەشتی لێ پرسراوە کە ئەگەر شتەکە زۆر ڕوون نەبوو بێ لە لای وتەتی باش نییە مەیکەن خۆتانی لێ پارێزن ئەو دەستەواژانە بەڵام دەستەواژەی حرام بەکارهێنان بۆ هەندێک شت پێچێ قورس بێ ئەوشی کە لە وڵاتی ئێمە لیژنەی فتوا ئەوانە هەیە کە دیارە دراسە و لێکۆڵینەوەیەکیان کردووە و حتمەن کە ئەڵێن شتێکیش حرامە هۆکارەکانیش ئەنووسن لەگەڵەیە. یعنی تاکی مسلمان پابندە بەم بڕیارەوە پابند بێ یان بۆ ملتەزیمە بێ زۆر جار خەڵک دەڵێ کاکە ئەم مەلایە من بووم باوەڕم پێی نیە لەوە چێ مەلایەکی تر بە جۆرێکی تر سوودەکانی ئەم یاریشمان بۆ ڕوون کاتەوە کاتێک کە لیژنەی فتوا بڕیاری حرامبوونی شتێکەدا ئەبێ مسلمانان پێوەی پابند و ملزم بن. هەر لیژنەی فتوایەکە هەر مامۆستایەکی ئاینی مادام سقەمان بە عەقیدە و بە عیلم و بە ئاگابوونیان هەبێ کە ئەم سێشتە مەرجی فتوان ئەبێ کەسەکە عەقیدەی ڕاست و دروست و ساغ بێ و ئەبێ ئەهلی علم بێ شارەزا بێ لە دینە لە قورئان و لە سونەتە و ئەبێ ئاگای لە واقعیش بێ. هەر مامۆستایەک ئەم سێشتەی تیا بوو کە فتواکەیدا پێویستە فتواکەی وەرگیرێ و قبول کرێ. ئەسڵیش لە لیژنەی فتوا بەو شێوازەیە. ئەم کەسە گوناهبارە بێ ئەگەر قبول ئەم کەسە کە قبولی ناکە ئەبێ لی بپرسین بۆ قبولی ناکە. بە زۆری وایە خەڵکی وڵاتی ئێمە کە پەنا ئەبا بۆ حرامەکان زۆربەی زۆری ئەگەرچی ئینسان ئەگەر زۆر حرامی کرد وای لێ دێ شەیتان وردە فری وێدا بۆی کە بڵێ حرامەکە حرام نییە شوێن هەوا ئارەزوویکەوێ بەڵام ئەبێ ئێمەی مسلمان ئەگەر بە قسەی شەرعیشمان نەکرد بە قسەی خوا و پێغەمبەرمان نەکرد عەلەیهی سەڵات وسەلام یا بە قسەی دەستگایەکی فتوامان نەکرد کە لێمان معلومە فتواکەی ڕاستە ئەو کاتا بێ بڵین شتەکە بە حرامیەکە ئینزاڵین بەسەر خۆمانە بۆی تاوانەکەمان زیاتر لەسەر قورس نەبێ چونکە جیاوازی هەیە لە نێوان کەسێک کە حرامێکەکە بە حرامی و کەسێک کە بە حرامی نازانێ چونکە حەڵالکردنی حرام و حرامکردنی حەڵاڵ یەکێکە لەو تاوانانەی کە ئینسانی پێ ئەچێتە دەرلەبازن یعنی کوفرە ئەوە کە خوای پەروەردگار زۆر هەڕەشەی کردو لەو کەسانەی کە دەستکاری حەڵاڵ و حرامەکەن. بۆیە ئەو کەسانی کە جیرۆدەی حرامن پاسا و بۆ حرامێکی خۆیان نێننەوە ئەمە زۆر گرنگە ئێمە لە دینداریە فێربین خوشکێکی بەڕێز جلوبەرگەکەی ناشەرعیە ناکرێ پاسا و بۆ خۆی بێنێتەوە بڵێ دڵم باشە و چی و ئەوانە چونکە ئەوە پێچەوانی قورئانی کردووە. کەسێکی تر لە بازارە ڕیباخوا گوناه و تاوانەکە بە هەر شێوازێک لە شێوازەکان هەر کەسێک گوناهێکی کرد برایەک جگەرە ئەچێشێ هەرچی دەستگای فتوای سەردەم هەیە ئەڵێ جگەرە کێشان حرامە ناکرێ بۆ خۆی پاساوی حەڵاڵی شتەکە بێنێتەوە. بۆیە ئەمە لێرە حەقی خۆیەتی ئەم کەسە مادام مسلمانە بڵێ زاڵنین بەسەر هەوا و ئارەزوی خۆمە شوێن هەوا ئارەزوو کەوتوم بۆیە ئەم تاوانە ئەنجامەدەم بەڵام بێ دەستکاریکە ئەمە بەڕاستی تاوانەکە زۆر قورسە بێت لەسەری بۆی هەیە لە بازنەی ئیسلام دەریکە ئەگەر حرام کراوەکە لەو حرام کراوەنە بێ کە یەکدەنگی زانایانی لەسەرە. زۆر باشە مامۆستا ئێمە چۆن وەکو مسلمان سەقافەت و ڕۆشنبیریەکمان هەبێ دەربارەی حەڵاڵ و حرام یا کامەیە ئەو سەقافەت و ڕۆشنبیریەی کە پێویستە لە حەڵاڵ و حرامە هەمان بێ. بەڵێ بواری حەڵاڵ و حرام لە ئیسلامە بوارێکی فراوانە. عەبدوڵای کوڕی عەباس ڕەزای خۆیان لێبێ ئەفەرمێ خەڵکی پێش هاتنی پەیامی خوا یعنی خەڵکی سەردەمی نەفامی و نەزانی بە هەوا و ئارەزوی خۆیان بە میزاج و تەبعی خۆیان حەڵاڵ و حرامیان نەکرد شتێکیان پێ باش بووە حەڵاڵێن شتێک حرامیان نەکرد بەڵام کە خوا پەیامی نار بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دینی بە خەڵک گەیاند لێرەوە حەڵاڵ و حرام فێری خەڵک کرا. خوای پەروەردگار بۆی ئیبن عەباس بەو دەستەواژەیە کە ئەو فەرمودەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی فما أحل الله فهو حلال وما حرم فهو حرام هەر شتێک خوا حەڵاڵی کردبێەوە حەڵاڵ هەر شتێک حرامی کردبێ ئەوە حرامە. بەڵام وەکوتم دنیای حەڵاڵ و حرام دنیایەکی فراوانە شارەزابوون لەمەش باشترین شتە ئینسانی مسلمان هەوڵدار شارەزا بێت چونکە ئینسان بۆ دروستکراوە تاقی کرێتەوە وەکەوترێ فەلسەفەی ژیان بریتە لە تاقیکردنەوە ئەبێ ئینسان لەم تاقیکردنەوەیە دەرچێ چی شتێک حرامە خۆی لێ پارێزێ و نەیکە چی شتێک حەڵاڵە و ڕەوایە بۆی بیکە دوای حەڵاڵەکانیش دەرەجەیان هەیە.
زانایانی ئیسلام هاتوون لەبەر ڕۆشنایی دەقەکانی قورئان و سونەت کۆمەڵێک یاسا و بنەمای سەرەکیان هەڵێنجاوە ئیستینبات کردویانەتە یاسای گشتی لە حەڵاڵ و حرامە زۆر گرنگە ئێمە فێریان بین. یاسای یەکەم ئەوەیە بەپی چەند ئاەتێکی قورئان ئەسڵ لە شتومەکەکانە لە خواردن و لە جلوبەرگ و لە هەڵس و کەوتەکانە ئەسڵ تایە حەڵاڵ بوونە، چونکە خۆی پەروەردگار لە قورئانە فەرمێ هو الذي خلق لكم ما في الأرض جميعا یان ئەفەرمێ سەخر لكم ما في السماوات وما في الأرض جميعا. بەپی ئەم دەقانەی قورئان بێ ئەسڵ وایە مرۆڤێک دەستی برد بۆ هەر شتێک حەڵاڵ بێ بۆی مەگەر نەسێک هەبێ بڵێ حرام. بۆیە کە کەوتە گومانەوە ئینسانی مسلمان فەرزە لەسەری پرسیارکە. کەوا بوو بنەمای یەکەم ئەوەیە ئێمە خۆمان و خەڵکیش فێرکەین، چونکە زۆر جار شەیتان فریوی هەندێک خەڵک دەدا بەوەی کە ئەگەر تۆ ببی بە مسلمانی باش، ئەگەر تەوبە بکەی ئێتر دنیا لێ دێ بە یەکە و هەموو شتەکانت لەسەر حرامەکرێوان نیە. زاناکانە فەرموون بازنەی حرام زۆر تەسک و بچووکە، بازنەی حەڵاڵ زۆر فراوانە. چۆن؟ بۆ نمونە ئەگەر لە خواردنان نمونە بێنینەوە، زانەکان لە خواردنە نمون لەناو خواردنشا بێ نمونەی گۆشت بێنەرەوە، چەند گۆشت هەیە حەڵاڵ بێ بۆت، چەندێکی کەمیشت هەیە بۆت حرامە، کە خوای پەروەردگار لە قورئانە ئاماژەی پێکرۆ ئەوانەی کە حرامە ژماردوێتی خوای پەروەردگار، بەڵام حەڵاڵەکانی نەژماردووە. ئێتر لە هەموو بارەکانی ترا بەو شێوازێ لە کار و کاسبیە، لە جلوبەرگە، لە معاملەی ڕۆژانەی خۆتە ئەسڵتیایە حەڵاڵ بوونە. بەڵام زۆر جار شەیتان فێڵێک لە خەڵکەکە بە تایبەتی خەڵکێک کە نامولتەزیمەیە، خەڵکێک بە جۆرێک لە جۆرەکان دوورە لە خوای پەروەردگار، شەیتان ئەم فێڵەی لێ کاڵێ گەر تۆ ببی بە مسلمانێکی باش یا تەوبە بکە یا نوێشکەی ئێتر هەموو دنیا لێ دێبێ هەموو شتێک لەسەر حرامەکرێ وانە. ئێمە قەناعەتمان وایە بەپێی ئەم ئاەتانەی قورئانی پیرۆز بازنەی حەڵاڵەکان زۆر زۆرن، کە خوای پەروەردگار بوونەوەری بۆ ئێمەی مرۆڤ دروست کردو، بازنەی حرامەکان کەمن، بەڵام بەم کەمیەوە شەیتان ئەم حرامەی جوان کردووە بۆ خەڵکو و خەڵکیش بەنابن بۆ ئەم حرامە نایەن بۆ حەڵاڵەکە. ئەو بەڕاستی ئینسانی مسلمانە بێ زۆر ئاگای لەوە بێ کە مەسەلەی شتەکان ئەسڵتیایەنە حەڵاڵ بوونە مەگەر بە نەس. ماسەکاتەوە بچینە لای بنەماکانی حەڵاڵ و حرام، کامانن ئەو بنەمایانەی لە حەڵاڵ و حرامە هەن و پێویستە ئێمە پێیان و پابەند بین. بەڵێ یەکەم شت پێویستە بیزانین لە ئیسلامە بەپێی دەقی قورئان هەر شتێ پیس بێ حرامە، هەر شتێ پاک بێ حەڵاڵە. خوای پەروەردگار لە قورئانە لە ئاەتی ناوی هات بێ، مەرج نییە ناوی هات. خەڵکێگەیە دەڵێ کاکە جگەرە و نێرگەلە و تلیاک و کۆمەڵێ شتی دیکە لە قورئان و فەرمودای ناوی ناتۆ، منیش گوێ بۆ قسەی زانایە ناگرم. کەواتە قاعیدەکە ئەوەیە هەر شتێ پیس بێ، زەرەردەر بێ، قێزەون و بێزراو بێ، ئەوە حرامە و شتە پاکەکانی هەمووی حەڵاڵن. لێ پرسین کەسێک کە ئەڵێ جگەرە لە قورئانانێ لێ پرسین جگەرە پاکە یا پیسە؟ هیچ کەسێکی عاقڵ و ژیر نییە بڵێ جگەرە پاکە. ئەڵێن خوای گەورەش لە قورئانە فەرمێ ويحرم عليهم الخبائث، ئاەتی 150 سورەی ئەعراف. خوای گەورە فەرمێ ئەم محەممەد عەلەیهی سەڵات وسەلام بەرنامە یاسا و دەستورەکەی وایە هەر شتێ پیس بێ لێ قەدەغە کردوون، ويحل لهم الطيبات، هەر شتێکیش پاک و چاک بێ بۆی حەڵال کردوون. ئەوە یاسایەکی گرنگە، هەر شتێ پیس بوو ئەوە حرامە، هەر شتێک پاک بوو ئەوە حەڵاڵە. جا پاک و پیسی مادی و معنەوی هەیە. هەندێک جار شتەکە کە ئەڵێن پیسە هەر ئینسان هەستی پێکا کە پیسە. ئێستا کەسێکی ساغ و سەلیم کە جگەرە ناکێشێ لە پەنایە جگەرەیەک یا شتێکی پیس بخورێ یەکتر هەست بە بۆگەنیەکەیەکە. بەڵام کەسێک کە سروشتی تێکچۆ بەعەکسەوە ئەو دوو کەڵەوە هەڵەمەژێوە نییە، ئەوە بۆیە ئەم پاک و پیسیە بۆ کەسێکە کە سروشتی تێک نەچوو بێ. جاری وا هەیە پیسیەکە شتێکی چۆن ئەڵێ مادیە، یعنی شتێکی معنەویە، عفو شتێکی معنەویە نەک مادی، شتێکی بەرهەس نییە، مەحسوس نییە، نادیارە. وەکو هەندێک هەڵس و کەوت یا وەکو هەندێک کاسبی و ئەوانە بەدیار کابرا شتێکی بە ئاشکرا بە دیار و بە ئاشکرا شتێکی فرۆشتووە، ڕەنگ بێ زۆر لە ئێمە دیار نەبێ حرامەکەی، بەڵام دواتر نیەتی کەسەکە ئەوە خوای پەروەردگار بۆ خۆی ئەزانێ. ئەمە یاسای یەکەم یان بڵین یاسایەکی گشتگیر بۆ حەڵاڵ و حرام. بنەمایەکی تر ئەوەیە کە لە ئیسلامە ما ئەددا إلى الحرام فهو حرام، شتێکە بۆ خۆی لە ئەسڵا تاوانێکی زۆر گەورە نییە یان هەر حرامیش نییە، بەڵام ئەزانی بەهۆی ئەمە ئەچی بۆ حرامێکی تر ئەو کاتە ئەمەش حرامە. بۆ نمونە گەر نمونەیەکی واقع بێنینەوە، منێکی باوک خوشکێکی بەڕێزی دایک مناڵی هەرزەکاری هەیە لە ماڵە، پرسیارەکە لە مامۆسایەوە خەتی ئەنتەرنێت بکڕم
حەڵاڵە بۆمیان حرامە کەس ناتوانێت بڵێ کڕینی خەتی ئەنتەرنێتوانە حرامەوە نییە بەڵام بێ ئەم کەسە بۆ خۆت پرسیارێک بکە منێکە ئەم ئەنتەرنێتە ئێنمەوە ماڵ ئەم مناڵە هەر زەکارە جوانانی من چی بەم ئەنتەرنێتە هاکەن وانە ئەم ئەنتەرنێت کڕینە کارتێکە ماگانەی کاتە ئەنتەرنێتەکەیەوە ئەسڵتیایە حەڵاڵە بەڵام کە من تەماشاکەم کوڕەکەم سەیریشتی خراپی پێکە کچەکەم سەیریشتی خراپی پێکە ئەمێتر بۆ بەواقعێک لە زۆر ماڵە هەیە کەوا بوو ئەم ئەنتەرنێت کڕینە و هێنانە ماڵی بۆ منیش ئەو کاتە حرامە بێ بەڵام کەسێکی تر ئەنتەرنێتی کڕێوشی خراپی پێ ناکە و کاروباری ڕۆژانەی ئاسایی خۆی پێکە بۆیە خۆ تۆ ناتوانانی بڵێ کڕینی خەتی ئەنتەرنێت حرامە وایە بەس ما ئەدا إلى الحرام فهو حرام من کە کڕیم تەماشام کرد کوڕەکەم کچەکەم چی پێکە چاوی ئەکوژێ کاتی ئەکوژێ بەدەنی ئەکوژێ عەقڵی ئەکوژێ ژیانی تێکەدا نازانێ ژیانیانی چی ڕێزی دایک و باوک ئەمانەی چی نامێنێ ئەو کاتاڵین ئەم کڕینی خەتەی تۆ بۆ ماڵ و مناڵەکەت زۆر کارێکی خراپە چونکە لە ئیسلامە بەو شێوازەیە هەر شتێک سەر بکێشێ بۆ حرام حرامە خوشێکی بەڕێز هەڵێ من ئەم جلو بەرگەم لە بەرایە سەر و ملم لێ ڕوت کردووە لەگەڵ ڕێزما بۆ ئەم و خوشکێکی بەڕێز بۆ حرام بێت بۆ زەرەریە بۆ چێ ئەڵین ئەمەی تۆ ڕێگەیە کە ئەچێ بۆ داوێن پیسی چکە خەڵکی لەم ڕێگایانەوە کەسێکی تر ئەڵێ بۆ ئەڵێ حرامە ژن و مێردێک ڕسمی خۆیان لە ڤایبەرەکەیان نادانن ئەڵێ بەرەمە سەرە کێشێ بۆ حرام وردە وردە ڕەنگ بێ کەسێک سەیرێکی بکە و شتێکی بۆ دروست بێ و ئیتر ئینسان خاوەن غەریزە و ئارەزوو ئەوانێ ئەحمەد شەوقیش زەردەخەنە کاتە یەکەم هەنگاو بۆ گەشتن بە کۆتا پلەی ئەوە یعنی زەردەخەنەیەک لەگەڵ کچێکی نامەحرەمە وردە وردە ئەدوا بۆچی تەبەسم دوای قسە و لقاء كلام موعد إلى آخره وانە بۆیە ئینسانی مسلمان ئەبێ زۆر وریای ئەمێ بێ هەندێک شتێکە ئەمەڵێن خراپێکە ئەوەیە زین سەر بۆ چۆ کێشێ و دواتریش کاڵین ئەزانی بە تەجربە خۆ ناکەس غەیبی پێ نییە بەڵام بە تەجربە دیارە واقعەکە هەندێک جاریش تاوانێکی بچووکیش خوای پەروەردگار حرامی کردووە چونکە سەرە کێشێ بۆ تاوانی گەورە کەوا بۆ ئەمە بنەمایەکی زۆر گرنگە منێکی مسلمانە بێ وریا بم شتێک ئەکڕم ئەی فرۆشم کاسبی پێوە ئەەکەم ئەبێ بزانم خەڵک بۆچی بەکارێنێ لە ئاینی پیرۆزی ئیسلامیشا حکم بۆ زۆرینەیە الحکم للغالب الشائع يعني بەڕێزێک کە شتێکە فرۆشێ ئەبێ تەماشاکە زۆرینەی ئەم خەڵکە ئەم شتە بۆچی بەکارێن ئەگەر بۆ حرام بەکارێنە حرام ئەگەر بۆ حەڵاڵ بەکارێنە حەڵاڵ زۆر باش مامۆستا فەرمودەیەکمان هەیە دەفەرمێ خراپترین کەسێک ئەوەیە بەهۆی پرسیار و زۆر وردکردنەوەی ئەوە خوای گەورە حەڵاڵێکی مسلمانان حرام بکەن بەڵێ ئەم فەرمودەیە یا ئەم حکمە بۆ سەردەمی خودی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم کە لە ڕێی وحی و پەیامی خواییەوە ئەم شتە حەڵاڵی مسلمانانە حرام کراوە یان بۆ من لەم سەردەمەشدا دەتوانین بینای لەسەر بکەین و حکمی لەسەر دەربکەین خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ لا تسألوا عن أشياء تبد لكم تسؤكم لێەوە ئەو فەرمودەیە هاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ خراپترین کەسەوەی پرسیار لە شتێ بکا و شتەکە بۆ خۆی حەڵاڵ بێ بەهۆی پرسیارەکەی ئەمەوە حرام بێ ئەوە تایبەتە بۆ زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چونکە دەرگای وحی داخراوە بەڵام شتێکە حەڵاڵە ئینسان زۆر قورسی نەکا لەسەر خۆی چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەلەکە المتەنەطیعون و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تووڕە بووە لەو کەسانی کە گۆشتیان لە خۆیان حرام کردووە وخوای پەروەردگاریش ئاەتی ناردووە دەربارەیان هەندێک لە هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وتیان ئەم خواردنە خۆشانەوامان لێ ئەکا ئێمە هەندێک جار دوورکەوینەوە لە ذکر و لە بەعزی عیبادەت و تاعەت بۆیە وازی لێنین خوای پەروەردگار یەکسەر ئاەتی نازڵ کرد یا ئەیها الذین آمنوا لا تحرموا طیبات ما أحل الله لكم شتێکە پاک و حەڵاڵە ئینسان لەسەر خۆی حرامی نەکە یعنی ئەمەش دواتر گرفتە بۆ دروستە بێ لە ئیسلامە یاساکە بەم شێوازە دانراوە چۆن دەستکاریکردنی حرام خراپە یعنی کەسێک بێ حرامێک حەڵاڵ کا بۆ خەڵک حەڵاڵیش حرامکەی هەر زۆر خراپە چونکە ئەو کاتە قورسکردنی ژیان لەسەر خەڵک ئەمێش بۆ خۆی کارێکی خراپە ئیسلام لەگەڵیان نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئین الدین یوسر ولن یشاد الدین أحد إلا هلك یا إلا غلبه فەرمووی دینداریکردن ئاسانە و هەر کەسێک بیەوێ فەرمانەکانی دین و ئیسلام لەسەر خۆی گران کە ئیلا ئەوە دین زاڵە بێ بەسەریا و ناتوانێت بۆی ناچێتە سەر بۆیە شتێکە لە ئیسلامە تاوانی گەورە نییە حرامەکە ئینسان هەڵبێ حرامە نەی کاتە تاوانی گەورە ئەمە بەڕاستی بابەتێکە زۆرمان پێویست پێیەتی بەڵام بەداخەوە یەکێک لە تاوانە هەرە گەورەکان قسەکردنە لە حەڵاڵ و حرام بەبێ عیلم باشە برادرێک ئەڵێ مامۆستا کەسێک لەم ڕۆژانەیە وتوێتی ڕیشتاشین تاوانی گەورەیە وتم ئەگەر من لێ بوومایە پێمەوت
قسەکەی تۆ تاوانی گەورەیە چونکە بڵێ لای جمهور و زۆربەی زۆری زانکان ڕیشتاشین حرامە بەس هیچ زانایەک نەی و تۆ کە تاوانی گەورە زۆر قورسە باشە تۆ بڵێ ئەم قسەی لە چۆ هێنا لە چی کتێبێکەوە هێنا اینجا ئەمە تۆ چۆن ئەم فتوایە بۆ خەڵکە دەی بەداخەوە دیارە لە وڵاتی ئێمە ئەو مەوزوعا و دیارە بابەتێکی ترە مەسەلەی فتوا ئەوانە فەوزای فتوا هەیە کە ئەوە لە زۆرێک لە وڵاتان ڕەنگ بێ کەمتر بێ ئەگەر چی احتیمالی لە هەندێک شوێنە بێ بە دیاردا خەڵکی وا هەیە ئەوێ کاسبیەکی قورس و گرام کا پرس بە مامۆسایەک ناکات تاتی یەکەوێ ئەم جاڵێ مامۆسا کاسبیەکەم حەڵاڵیان حرامە خۆ کوردویشمە زۆر هەڵەیە بۆیە ئیمامی نەووی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ حرامە چوونە ناو کڕین و فرۆشتنەوە ئیلا دوای زانینی شێوازی کڕین و فرۆشتن یعنی ئینسانە بێ کە دەسەداتە کاسبیەک بزانێ ئەم کاسبەی حەڵاڵەیان حرامە خەڵکێکی زۆرێ حرامێکی زۆری کۆ کردوتەوە لە پڕ ئیفلاسێنی ئەم جایە ڕووبکاتە خوا و مامۆستا و ئەوە بەو شێوازە کارێکی زۆر خراپە ئەوە مامۆستا هەر لە بواری ئەو کڕین و فرۆشتنەوە حرامی ئەوەی کە لە گرنگی حەڵاڵ و حرام لە پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی و سەقامگیری کۆمەڵایەتیە فەرمودەیەکی ترمان هەیە کە حرامە بۆ منە ئەگەر تۆ بچیتە داوای کچێک بەسەر تۆدا بۆ منە کچەکە لەگەڵ کوڕە ینی ئەمە مەبەستمەوەیە زۆر جار پابند نەبوون بە حەڵاڵ و حرامی ئەم دینە کێشەی کۆمەڵایەتی گەورەی لێ دروست بووە ینی ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە بۆ دروستکردنی کۆمەڵگەیەکی پڕ لە داد و خۆشەویستی و پێکەوە ژیان کاتێ مرۆڤ پابند بێ بە حەڵاڵ و حرامەوە تا چەند کێشە کۆمەڵایەتیەکان و ئەوانەی کە ئێستا هەر لە خیانەتی زەوجی هەر لە کاریگەری میدیا هەر لە سیرکردنی زنجیرە دراماکان و زۆشتی دیکە کۆمەڵگە و خێزان ئەپارێزرێت لەو ئاڵۆزیە کۆمەڵایەتیانە من پێم وایە هەرچی کێشە و گرفتی دنیا هەیە بە تایبەتی دنیای مسلمانان هۆکارەکەی نەپاراستنی سنووری خۆی پەروەردگارە سنووری خۆی ینی مەبەستمان پێی حەڵاڵ ئەوەی کە قورئانە فەرمێت تیلکە حودود الله حودود الله ینی حرام کراوەکان سنوورە قەدەغە کراوەکان لە هەر ماڵە ئێستا کێشەی هەیە بۆ نمونە بیر کاتۆ ئەم کێشەیە بۆ دروست بوو ئیلا لە حرامێکەوە دروست بووە ڕەنگ بێ لە لا تەغضەبێکەوە دروست بووێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام نافەرمێ لا تەغضەب کەسێکیان تووڕە بوون و ژیان تێک چوو تەلاق دروست بوو چی ئەوانە هەرچی کێشەی تر هەیە سێمە کێشەمان نییە هەزاران قەیرانمان نیە ئەم قەیرانانە وەرە وردی کەرەوە هەمووی وەکارەکەی ئەوەی خەڵک پابند نەبووە بە سنوورەکانی خوای پەروەردگار و بۆی قەیران دروست بووە بۆیە ماڵین قەیرانی شەخصی قەیرانی عائیلی خێزانی قەیرانی کۆمەڵایەتی و کۆمەلگایش جا ئەوەی کۆمەلگا ئابووری بێ سیاسی بێ هەرچیەکیان بێ هۆکارەکەی ئەوەیە خەڵک پابند نەبووە بە سنوورەکانی خوای پەروەردگارەوە لە هەر شوێنێکە خەڵک پابند بوو بە سنووری خواوە کێشە نییە زۆر باش مامۆستا ئێمە کە سەیری حەڵاڵ و حرامەکەین دەبینین بۆ جەستەی مرۆڤ بۆ دەرونی مرۆڤ هەمویان وەکو حەکیمێک وان وەکو دەرمانخانەیەک وان ینی زۆر جا مرۆڤ پێی وایە تەنها بۆ کوشتنی چێژی منە کە خوددا مەشروب و زینا و بۆ نمونە سوخۆری و ئەم شتانەی حرام کردووە بەڵام کە سەیر دەکەین لە ئەنجامی زیناوە ئایدز دروست دەبێت لە ئەنجامی بۆن سوخۆریەوە داڕمان و داڕمانی ئابووری دروست دەبێت لە ئەنجامی بۆ نمونە مەینۆشی و خواردنی گۆشتی بەرازەوە جەستەی مرۆڤ تێگەشکێت لە ئەنجامی جگەرەوە ئەو هەموو کاریگەری خراپە دەبینین ئایا حرام و حەڵاڵ بۆ پاراستنی شکۆ و حرمەت و جەستە و دەرونی مرۆڤە یا تەنها شتێکە خوای گەورە هەر بۆ پەرستنی خۆی دایناوە زۆر خەڵک ئەم قسەیە دەکات پێی وایە تەنها بۆ پەرستنی خوا و بەرزڕاگرتنی شکۆی خوایە نەک بۆ خودی مرۆڤاتە مرۆڤتیایە هیچ سوودێکی پێناگەێن نا ئەوە زۆر هەڵەیە بەعکسەوە ئەوە دوو لایەنە لایەنێکیان بەڵێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب ئێمە پێمان وایە فەرمانەکانی خوا هەموو دروشمی خوان پابندبوون پێیانەوە نیشانەی گەورەی ئەم کەسەیە و گەورەگرتنی خوای پەروەردگارە تعظیمی خوای پەروەردگارە بەڵام لەلایەکی ترەوە خوای پەروەردگار ڕەحمان و ڕەحیمە خوای پەروەردگار وەدوودە خوای پەروەردگار بەندەکانی خۆی خۆشەوێ شتێک نییە خوای پەروەردگار قەدەغە و یاساغی کردبێ لەسەر ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەگەر لەبەر زەرەر و زیانێکی خۆیان نەبێ لەبەرەوە زۆر هەڵە ئێمە پێمان وایە هەر حرامێک کە خوای پەروەردگار حرامی کردووە لەبەر بەرژەوەندی ئێمەیە پێشان ئەسڵەکەیشی تاقیکردنەوەمانە خوای پەروەردگار ئێوە تاقیمان کاتەوە بۆی عەبدوڵای کوڕی عەباسە فەرمێوە ئین لسەیئەتی سەوادن فی الوجه وظلمة في القلب ووهنا في البدن ونقصا في الرزق وبغضا في قلوب الخلق تاوانکردن و شکاندنی سنووری خوای پەروەردگار پێشا زەرەر لە مرۆڤە لە خۆیەدا ئەفەرمێ هەمیشە ئەو کەسە دەموچاوی ڕەش هەڵەگەڕێ ئەوەی کە حرامە خوا حرامەکە گوناهەکە با خۆشی سپی بێ یعنی پێشیشی سپی بێ دەموچاوی جوان نییە ئەم جارە فەرمێ تاریکیە هەمیشە لە دڵ و دەرونیە هەیە لایەنی دەرونی ئەو کەسە هەمیشە ئاسوودە نییە بەختەوەر نییە بەدەنی لاوازە ئەو کەسەی کە حرامەکە بەدەنی بەهێز نییە جەستەی وەڕزق و ڕۆزی کەمە
یعنی بەعکسەوە خەڵکێک پێی وایە بۆیە حرامە خوا چونکە ئەگەر ئەم حرامە نەخوا ڕزقی کەمە بێ ئەوە زۆر هەڵەیە ئەو ڕزقەی کە تۆ ئیبینی کەسێک بە حرام پێیای کردووە مەزانە لە پەنایە بەختەوەر و ئاسوودە بووە ئەوە بووە بە بەڵایەک بووی تووشی هەزاران دەرد و بەڵای کردووە دوای ئەفەرمێ لەبەر چاوی خەڵکیش تو بغزێنراوە بێ ئەو کەسە بغزێنراوە بێ ئەگەر گوناه و تاوانی کرد بۆیە بێ ئێمە وا بیرکەینەوە ئەم حرامە کە خوای پەروەردگار حرامی کردووە لەبەر ئێمەیە دواتر کە ئینسان حرامی کرد ئینسانی موسڵمان کەسێک کە خاوەن پەیامە چونکە ئەوە گەورەترین ڕێزی خوا بۆ ئێمە ئەوەی کە خوا پەیامی بۆ ناردوین ئێمەی خاوەن پەیام نابێ پابەند نەبین بەو پەیامەوە دەرچوون لەو پەیامانی دەرچوون لە ئینسانیەت لە ڕوانگەی ئیسلامەوە بۆی ئینسانە بێ زۆر وریا بێ ئەو پەیامە کە خوای پەروەردگار بۆی ناردووە هەمووی خێر و خۆشی و ڕەحمەتە بۆی و پابەند بووین پێوە نیشانەی ئەوەیە کە ئەم کەسە بەختەوەرە لە دنیا و دواتر لە دوا ڕۆژیش زۆر باش مامۆستا کە پرسیار لە خاتوو نوریەی دایکی مامۆستا سعیدی نورسی دەکەن کە بە چ شەوەکارە یا بە چ میکانیزمێک سعیدی نورسی بوو بۆ بەدیع الزەمانەی کە یەکێکە لە هەرزاناگەورەکان دەفەرمێ مەگەر عوزی شەرعیم هەبوو بەیەگینا هیچ کاتێ بەبێت دەستنوێر شیرم نەداوەتەوە باوکیشی مەبەستم ئەمەیە هەر کاتێ مەڕووماڵات و مانگاکانی لە دەشت دێناوەتەوە بۆ ماڵ تورەکەیکی کردوتە دەمی بۆ ئەوەی گیای دراوسەیەک نەخۆن و شیرەکەی حرام بێ و پاشتر بێتە قوتێکی حرام بۆ ماڵ و مناڵ زۆر جار لە کۆمەڵگەی کوردەواریە دەگوترێ ئامادەی نانی ڕق بخۆین بەڵام قوتی حرام مەکە بەدەم و دەمی خۆم و ماڵ و مناڵمەوە یام زۆر جار لقمەی حرام وەکو لە فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە کابرا خواردنەوەکە و خواردەکەی و جلوبەرگەکەی حرامە ئەمە دەبێتە ڕێگری قبولبوونی دوعا لقمەی حەڵاڵ و خواردنی حەڵاڵ و دوورە پەرێزبوون لە حرام تا چەند گرنگە و ئیسلامی پیرۆز چۆن گرنگی بەمەداوە ئەوە پێوسێ باشترین عیبادەت سڕی سەرکەوتنی مسلمان بریتە لەوەرە دایکمان عایشە ڕەزای خوای لێ بێ فەرمێ ئینەکم لەتەغفلون عن ئەفضل العیبادە ئەفەرمێ ئێوەی مسلمان زۆر جار بێ ئاگار لە باشترین پەرستش و عیبادەتەکان کە فەرمی ئەلوەرع وەرع ئەمەیە کە ئینسانی مسلمان بەدەر لە حرامەکان خۆشی لە شتێکە ئەپارێزێ کە گومانی تایە ئەوەی کە پێشینانی ئەو ئومەتە کردویانە عومەری کوڕی خەتاب فەرمێ ئێمەی هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆیە ئەمە پێوەری دینداری ئەمە زۆر گرنگە یعنی ئەمە خەڵکێکە ئێستا شەونێژی ناچێ باشە بەس کە دوای دێتە دەرەوە جلوبەرگەکەی ناشەرعیە ئێمە ئەڵێن ئینسانی مسلمان کە شەونێژی کرد ئەبێ پابەندی حەڵاڵ و حرام بێ باشترین عیبادەت ئەوەیە کە ئینسان ئاگای لە وەرعەکەی بێ باش هەیە ئەڵێ مانگانە ختمی قورئانەکەم چەند جارێک ئەوەندە خێر و خێراتەکەم بەڵام بڕۆ سەیری کەناڵەکانی کە سەیری پەیج و فەیسبووکەکەی کە هەزاران شتی ناشەرعی تایە وەرە سەیری کاسبیەکەی کە خەڵکمانێ ساڵانە چەند جار ڕەنگە بچێ بۆ عومرە چەند حەجی کرد بێوانە بڕۆ کاسبیەکەی ورکەرەوە سەیرەکەی پڕی حرام و غەش و ڕیبا و ئەوانەیە ئەوە مەرج نییە هەمووی وابێ بەڵام هەیە چۆن ئەڵێ ئەوە دیاردەیە ئەڵێن پێوەری چاچی و خراپی لە لای خوا بریتە لە خۆپاراستن لە حرام ئیمامی عومەرە فەرمێ كنا ندع 9 أعشار الحلال مخافة أن نقع في الحرام ئەفەرمێ ئێمەی هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕزای خوایش لەوان بێ ئەفەرمێ وازمان لە نۆ لە سەردەی حەڵاڵ ئەیەنا بووی نەکەوینە حرامەوە بەمە هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شتیان کردووە عومەری کوڕی عەبدولعەزیز خەلیفەی مسلمانان بوو ڕۆژێک میسکیان تەوزیع کرد بۆنێکی میسکی خۆشیان بۆ هاتبوو تەوزیعیانە کرد پێویستیان پێ بوو بیدەن بەو خەڵکە تەمان کە شتات یەکسەر تەوزیع کرد کە بۆنی میسکەکەیان تەوزیع کرد عومەری کوڕی خەتاب عومەری کوڕی عەبدولعەزیز لوتی کرد وتیان بۆ لوتەگری وتی ئەمە مسلمانانە بەشی منیتیان نییە لەوەیە بۆیە نامێ بۆنی شتێ بکەم کە بەشی منی پێوە نییە باشە ئافرەتێکی ساڵحە ڕەنگی خەڵکێک بپرسێ باشە بۆ ئێمە وا خراپ نەبووین ئەوەی کە ئێستا تەمەنی 50 و 60 ئەی بۆ مناڵەکانمان وانین بەشێکی گەورەی خۆنە پاراستنە لەو حرامە دایک و باوکی ئێمە ئەگەرچی خوێنەواریشیان کەمەوە بەڵام زۆر باش خۆیانە پاراست لە مەسەلەی حرام شتێکە پێیان وترا حرامێتر نەیانە کرد ئەڵێن ئافرەتێکی ساڵحە دەستی لە هەویرەکەیە بوو هەویرێشێلە خەبەری بۆ هات کە مێردەکەت مردووە فەرمووی ئەم هەویرە جارێ نابێ بشێلم و بیکەمە نان و بیخۆین چونکە ئەمە بوو بە بەشی وەرەسە باشە یعنی خەڵکیشی ترێ بەشی هەیە لەم هەویرەیە خەڵک ئاوا بیری کردوەوە خەڵکیشمانەیە ئێستا نوێژی جەماعەتی نافەوتێ و 20 ساڵیشە باوکی مردووە یا برای مردووە یا کەسی مردووە ماڵ هەردا بەش ناکە بەشی خوشکی هەر لێ نادا ئەمە شەیتان فریوی داواڵێت تۆ مسلمانی باشی ساڵاناچی بۆ عەمرە و نوێژ و ئەوە ناکەی تەرازووی چاچی مرۆڤ لە لای خوا پابەندبوونێتی بە حەڵاڵ و حرامەوە
کابرا بە عومەری کوڕی خەتابی وت من فڵانە کەسە ناسم پیاوی چاکە فەرمی چاچەکەی لە مزگەوت تا سوژدە زۆرە بە باشە ئەوە چاچی نییە ئینسان لە مزگەوت تا زۆر بمێنێتەوە باشترین عیبادەت نییە فەرمووی ئەوە پێوە نییە لای ئەمەی موسڵمان ئەوە بۆ خۆیەتی خۆ باشترین عیبادەتە ئینسان نوێژی زۆر بێ و لە مزگەوت تا اعتیکاف بکە فەرمی لەگەڵای مامەڵەت کردووە کەوا بوو مامەڵەکە بۆ دەرەخە کە ئەوە حەڵال خۆرەیان حرام خۆرە ها ئێمە خەڵکمانێ وەکوتم زۆر خەڵکی باش و چاک و دیندارە احتیمالی هەیە ڕدێنی ڕیشی لێ ئەمە درێژتریش بێ ئەوانە لەگەڵ ڕێزمە بەڵام خۆ نەپارێزێ لە مەسەلەی حرام بۆیە ئەبێ خەڵکیش فێرکەین دایکێک زۆر دایک ئێستا وایە لەگەڵ ڕێزمان بۆ دایک و باوکێکەڵێ کچەکەم زۆر موسڵمانە کە سەیری کچەکەیەکی سەرپۆش نییە بەسەرەوە ئەخەمە زۆر هەڵەیە جاری تریش وتومە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ شیرار نیسائیکم المتبرجات ئەخە چۆن ئەڵێ ئەم کچە موسڵمانە ئەڵێ بەخوا شەونێژی نافەوتێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ خراپترین ئافرەتانتان ئافرەتی موسڵمان ئەوانەیە کە متبرجن متبرجە ئەوەیە کە بابەت نییە بە بەرگ و لیباسی شەرعیەوە کەوا بوو لای ئێمەی موسڵمانە بێ خۆمان و خەڵکی فێرکەین پێوەر بۆ دینداری و چاکی و خراپی ئینسان بریتە لە پابەندبوونی بە حەڵاڵ و حرامی خواوە چەند خۆیە پارێزێ لە حرام ئەوە موسڵمانی چاکە چەند حرامی زیاتر کردووە ئەوە حتمەن ئەمە ئیشی شەیتانە خەڵکێک کە حرامێکە خوا وردە شەیتان فریوێتە خەڵکێکەی فتوای بۆ دراوت پێی وتراوە کاسبێکەت حرامە ئەمە لیژنەی فتوا ئەوە مفتی کوردستان ئەوە نازان مفتی چ توێتی ئەوانە نازانن بابێنە ناو ئیشەکەەوە زانن ئەخە ناکری ئینزانی موسڵمان ئاوا بەو شێوازە ئەڵێ من نوێژی جەماعەتەکەین لە چۆن ئەڵێ سنتەر و شوێنە تایبەتی ئیشەکەی خۆمانە ئیشەکەیشی حرامە بۆیە ئەم نوێژی جەماعەت و عمرەکردن و شەو نوێژکردن ئەمانە کە عیبادەتی زۆر چاکن بۆ ئینسانی موسڵمان پێویستە بیانکە ئەمانە شەفاعەت بۆ ئینسان ناکەن ئەگەر حرام خۆر بێ کابرا شەهیدە بوو لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام یا سەحابە بوو لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام خوا شایەتی چاکی و پاشی بۆ داوە کە قەرزار بوو پێغەمبەر سەڵاتو وسەلام نوێژی بۆ ناکە فەرموو من نوێژ لەسەری ناکەم صلوا على صاحبكم خۆتان نوێژی لەسەرکەن بۆیە ئەم پێوەرە زۆرمان پێویست پێێتی لەم ڕۆژگارەیە ئەڵێن ئەمە پێشتری شەروا بووە ئەگەر گەنجێک خواپەرستی بکردایە دار و دەستەکەی شەیتان ئاهاتن بە شەیتانە گەورەکەیان ئەوت یان و فڵانە کەس بۆ بە خواپەرستی باش چی بکەیت شەیتانە یوت انظروا إلى مطعمه بڕۆن بزانن سەرچاوی خواردنەکەی چییە یعنی کەسی عیبادەتەکە دار و دەستەکەی شەیتان دێ ئەڵێن فڵانە کە زۆر خواپەرستە شەیتان ئەڵێ بڕۆن بزان سەیری سەرچاوی خواردنەکەی کەن فإن كان مطعم سوء قال الشيطان دعوه يتعب ئەگەر سەرچاوی خواردنەکەی ئێتر خۆ هەمومان نەزانم سەرچاوی خواردنەکەم چییە مەعاشەکەم چییە ئەوانە هەموو کەسێک سەزانێ ئەگەر خواردنەکەی حرام بوایە شەیتانەوی لێی گەڕێن با بۆ خۆی ماندووکە مامۆستا لە کوردستانە لە ماوەی ڕابردوودا شتێک دروست بوو موچەخۆری بندیوار واتە ماف هەیە مافێک لە مافی تۆش زۆرتر کە شەو ڕۆژ خەریکی دەرزوتنەوە و ڕۆشتن بە سارەی خۆت و بەسەر ماوسۆڵە بڕۆ بەیانیان هەڵسە بڕۆ بۆ دەوام و سەری مانگیش لەوە چێ مەعاشەکەت نەگاتە نیوەی مەعاشیە و بەڵام ئەو بەبێ هیچ ئەرکێک لەبەرەوەی ئامۆزای فڵانە مەسوولە لەبەرەوەی لە فڵانە حیزبە لەبەرەوەی کە دوو پشتی لەوە پێشیش باوکی کوژراوە لە ڕێی بازەی کە خۆی باوەڕی پێی بووە مافی هەیە مافێکی خۆشی هەیە و هیچ ئەرکێکی نییە پێی دەگوتێ موچەی بندیوار ئەمە ئیسلامی پیرۆز چۆن سەیری ئەمەکە ئایا ئەمەش دەچێتە چوارچێوەی حرامەکان یا لە حرامیش ئەولاترە وڵای هەر پارێکە هاتە دەست هەر کەسێک هەر پارێکی پێدرا ئینسانی عاقڵ نابێ یەکسەر باوەشی بۆ بکاتەوە و حەسەنی بەسڕیە فەرمێ ما عەزە ئەحەد الدرهم إلا أذله الله هەر کەس دینار درهەمی ئەوە لەلا گەورە بوو هەڵپەی بۆ کرد ئیلا خۆی پەروەردگار زەریلێکە بۆ ئینسانی موسڵمانە بێ ژیر و عاقڵ بێ ئێستا من پارێکم بۆ تۆ هێنا ئەبێ بپرسی بڵێ ئەم پارێ چی ئەم دەیتێ ئەم کەسیش کە مانگانە پارەیە دەرێتێ ئەبێ ئەمە موچەیەکە ئەدرێتێ تۆ خانەنشین کرا ئەکاکە منتان بۆ خانەنشینکە من چیم کرد وەڵ لەبەر پێشمەرگەیکە ئەخە من ڕۆژی چەکم نازانم فیشەک تەقێنم بۆ نمونە خۆ بێ ئینسان لە خۆی بپرسێ لەبەرەوە احتیمالێ بندیوارەکانیشان هەمویان چوونیەک نەبن جیاواز بن بۆیە هەیە کەسێک بندیوارەکەی حەڵال بچکە پێشمەرگایەتی کردووە و ئیلا ئاخری کاڵین حەڵال بە یاساکەی خۆی ئەوە باسی یاسای شەرعی نییە یاسایەکیان داناوە بۆ خانەنشین لە کوردستانە ئەم یاسایە ئەیگرێتەوە بۆی هەیە بۆ ئەو مەجالێکی تیابێ بەس کەسێک هیچی نەکردووە خانەنشین کراوە کوتۆڵی لەبەرەوەی کە خزمی مەسوول و بەرپرسوچی و ئەوانێ ئەبێ بۆ خۆی بزانێ ئەم پارەی ئیسفادەی لێ ناکە بۆ دنیا و بۆ قیامەتی ئەبێتە بەڵایەک زۆر باش مامۆستا بوارەکانی حەڵاڵ و حرام چین هەندێک کەس پێی وایە
تەنها جلوبەرگ و سیرکردن و گزیکاری و مەینۆشی و خواردنی حرام و خواردنەوەی حرامە. واتە تا ڕادەیەک ئەمەش زاڵ بوو بەسەر مەجلیس و کۆبوونەوە کۆمەڵایەتەکان کە غەیبەتکردن و بوختان و جاسوسی و ئەم شتانە چونکە شتێکی ڕواڵەتی نین و نابینرێن ئەمان ناچنە خانەی حرام و حەڵاڵەوە و پێشیان وایە حەڵاڵ و حرام تەنها ئەو شتانن کە بە جەستە یا بە چاو یان بە دەست یا بە تەرازوو بەم شتانە ئەکرێت. ئایا گفتار و قەولیش بۆونە یاسای حەڵاڵ و حرام بەسەریان تەطبیق بێ و چۆن ئێمە ئەو تێگەشتنە هەڵەیەش دووبارە بکەینەوە کە من لەوەچە خۆم بیست بێتم کە غەیبەت و دووزمانی و بوختانکردن ناچنە خانەی حرام و حەڵاڵەوە. بۆیە مسلمان تا ڕادەیە بێترسانە بێباکانە دووبارەیان ئەکاتەوە لە مەجلیس و کۆبوونەوەکانیاندا. ئێمە کە باسی حرام خواردنەکەین بەس ڕوومان لە کاسبکارەکان نییە بەس ڕوشمان لە جلوبەر ئەوە حرام مەخۆ حرامیش مەڵێ ئەبێ بڵێن حرامیش مەڵێ چونکە خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ ما یەلفظ من قول إلا لديه رقیب عتید. ئەم زمانیش کە خوای پەروەردگار بە مرۆڤی داوە ئینسانە بێ زۆر وریای زمانی بێ چونکە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەربارەی پیاوێکی بەنی ئیسرائیل کە خواپەرستیش بوو بەڵام بەهۆی قسەیەکەوە کە قسەکەی کرد خوا خسێ دۆزەخەوە ئەبوو هورەیرە فەرمووی دنیا و قیامەتی لە خۆی تێکدا. پاشە جاری وای ئینسان بەهۆی قسەیەکەوە دنیا و قیامەتی لێ تێکەچێ. بۆیە ئینسانی مسلمانە بێ زۆر ئاگای لە زاریشی بێ و لە ئیسلامە خوای پەروەردگار فەرمێ وئیذا قلتم فاعدلوا. ئینسانە بێ کە قسەی کرد عەدالەت ڕەچاوکە نابێت لە قسەکردنا زوڵمیشی هەبێ. ئێتر ئەو کۆمەڵی قسە لەسەر ئینسان حرام کراوە شەیتانیش بۆیە ڕازێنێتەوە جنێوگوتنە تووڕەبوونە بوختانکردنە دووزمانی ئەوەی کوردەواری پێوترێ غەیبەتکردنە قسەی ڕقگوتنە بە بەرامبەر هەموو ئەمانە حرامن ئینسانی مسلمان ئەبێ لێی دوور بێ. یعنی ئەم زمانە کە خوای پەروەردگار داوێتی بە ئینسان ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ زمان قەبارەکەی بچووکە بەڵام جورم و تاوان و چاکەکانی زۆرن. یعنی ئەکرێ ئینسان تاوانێکی زۆر بە زمانی بکە ئەشکرێ چاکەیەکی زۆر بە زمانی بکە. بۆی ئینسانی مسلمانە بێ زۆر ئاگای لە بواری قسەکردنیشی بێ قسەکردنی حەڵاڵ و حرامیشەیە. ئینسانی مسلمان پێویستە ئەم زمانە لە شتی خراپە بەکارنێنێ. مامۆستا لە ئەگەری پابەندبوونێکی دروستی قورئانیانە و پێغەمبەریانە صلی الله علیه وسلم بە حرام و حەڵاڵی ئەم دینەوە ئەو ئاسەوار و لێکەوتە و شوێنەوارانەی یا ئاسارانەی کە حەڵاڵ و حرام جێڵن بەسەر تاک و خێزان و کۆمەڵگەوە چینیانی چۆن ئێمە کۆمەڵگەیەک خێزانێک تاکێک بناسینەوە کە حرام و حەڵاڵی خوای وەکو خۆی جێبەجێ کردووە و وەکو خۆی پابەند بووە پێیانەوە. بەڵێ دیارە ئینسانی مسلمانە بێ لە بواری حەڵاڵ و حرامە یعنی گشتگیر دین وەرگێ نابێ بەش بەشیکە لە شتێکا خۆی پارێزێ لە شتێکا خۆی نەپارێزێت چونکە ئەو ئیشی جوولەکەیە ئەفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض. من نابێ لە بوارێکە حەڵاڵ و حرام قبول بێ لە بوارێکی ترا قبولم نەبێ ئەمە ڕاست نییە. ئەبێ ئینسان کە پابەندی دینی خوای پەروەردگارە هەموو دینی خوای پەروەردگاری قبول بێ و دینی خوای پەروەردگاریش ئاسانە. ئەوە شەیتانە قورس و گرانێکە لەسەر خۆی. ئەو کەسەی پابەندی حەڵاڵ و حرامی خوا بێ یعنی خۆ پارێزێ لە حرامەکان پابەندی حەڵاڵەکان بێ ئەو کەسە لە دنیای خوای پەروەردگار بەختەوەری پێبەخشێ و لە قیامەتیش خوای پەروەردگاری خاتە بەهەشتەوە. بە پێچەوانەوە هەر لاشەیەک بە حرام گۆشە کرابێ بە حرام گەورە بوو بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر بەدەن و لاشەیەک بە حرام گۆشە کرابێ و گەورە کرابێ ئیلا ئاگر ئەولاترە بووی. بۆیە پێشینانی ئەم ئومەتە تەنانەت ئەوە ڕەنگە داپیرەکانی ئێمەیش باپیرەکانی ئێمەش ئەمەیان هەبوو بێ هەمیشە بە کاسبکارەکەیان وتووە سەبرەگرین لەسەر برسێتی سەبر ناگرین لەسەر ئاگری دۆزەخ یعنی حرام خواردن یعنی دۆزەخ. بۆیە ئینسانی مسلمان کە پابەندی حەڵاڵ و حرامی خوای پەروەردگارە بێ و نیشانەی مسلمانەتیەتی ئەو کەسە وەکوتمانەوە باشترین عیبادەتە و خۆپاراستن لە شوبهە و گومان لێکراوەکان زۆر باشترە لەوەی کە ئینسان خێر و خێراتی زۆر بکە. عەبدوڵای کوڕی موبارەکە فەرمێ لە ئەن ئەڕد دیرهەما من شوبهە ئەحەب إلي من أن أتصدق ب100 ألف. عەبدوڵای کوڕی موبارەکە مامۆسای ئیمامی بوخاری و تابعین ڕەحمەتی خوای لێبێ مامۆسای مامۆسایەتی ئەفەرمێ ئەگەر یەک درهەمی شوبهە ڕەتکەمەوە قبوڵی نەکەم نەیخەمە گیرفانمەوە زۆر پێم باشتر و چاکترە لەوەی 100,000 درهم بکەمە خێر. یعنی لە ئیسلامە خۆت بپارێزە لە 1000 دیناری حرام یا شوبهە و گومان لێکراو زۆر باشترە لەوەی 100,000 دینار بکەی بەخێر. زۆر باشە زۆر باش. مامۆستاکەواتە نەمانی بەرەکەت لە تەمەن و ڕزق و زیادبوونی کێشە کۆمەڵایەتیەکان و تەنانەت ئەو نەخۆشیانش کە ئێستا لە کوردستانە هەن تا چەند پەیوەندی بە
پابند نەبوونەوە بە حەڵاڵ و حرامی ئەم دینەوە. بەڵێ ئێمە گومانمان نییە لەوەی کە حرام ناوەکەی بە خۆیەتی ئاگرە، زۆر جار پێش قیامەت لە دنیای ئینسان ئەو ئاگرا بینێ، ئەو ناڕەحەتی و بەڵایە بینێ. پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وسەلام دەربارەی ئەوانەی کە پەلاکەن لە دەستکەوتنی ڕزق و ڕۆزی و ئەوانە، چونکە هۆکارێک لە هۆکارەکانی پەنابردن بۆ حرام ئەوەیە ئەم کەسە ئەڵێ من نیمە و چەندێک هەوڵە لەم هیچم نییە و کەسێکیش پێش من پێگەیشتووە. پێغەمبەری خۆ عەلەیهی سەڵات وسەلام فەرمی اتقوا الله وأجملوا في الطلب، فەرمی هەمیشە لە خوا بترسن و بەباشی بە دوای ڕزقتانە بگەڕێن. فإن استبطأ أحد منكم رزقه فلا يطلبه بمعصية الله. فەرمی ئەگەر گریمان کەسێک لە ئێوە ڕزق و ڕۆزیەکەی دوا کەوت، موچەکەی دوا کەوت، کاسبەکەی دوا کەوت، پارەی نەبوو، ئامان پەنا نەبا بۆ حرام. ئەمە جۆرێکە لە تاقیکردنەوە. کەسێک هیچی نییە، نە موچەی هەیە، چەند ساڵی خوێندووە تەعین ناکرێ، لەولاوە احتیمالی ئەو موچەی کە ئەدرێتێ بەشی نەکا، خەڵکێکی تریشە بینێ وەکەوترێ لەسەر پارە ئەخەوێ و ئەوانە. ئەم کەسە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێ فەرمێ مادام موسڵمانی وریا بە دواکەوتنی ڕزقەکەت وات لێ نەکا پەنابەری بۆ حرام، چونکە ئەوەی لای خوای پەروەردگارە بە تاعەت پێیا ئەبێ، ئینسانی موسڵمانە بێ وریای ئەوە بێ. خواردنی حرام ئەبێتە هۆی ئەوەی پێش قیامەت ئینسان دنیای تێکچێ. ئینسان کە حرامی خوارد وردە ئەم حرام خواردنەوەی لێ ئەکا دینداریەکەی تەواو لاواز بێتە کەسێکی عاقیبە شەڕ، ئەبێتە کەسێکی عاقیبە شەڕ زۆر تەواوە. یعنی جاری وایە کەسێک لە لوقمەیەکی حرامە و وردە تووشی بەڵای زۆر گەورە بووە، لە کاسبێکی حرام و تووشی بەڵای زۆر گەورە ئەبێ. بۆیە ئینسانی موسڵمان ئەبێ وەک عەبدوڵای کوڕی مبارەک فەرمی ئەوە کە زانی شوبهەیە، ئەلحەمدولیلا ئێمە خەڵکێکی باشمانێ لە وڵاتی خۆمانە خۆی ئەپارێزێ لە شوبهەیەک لە حرامیش. ئەوە ئیشی زۆر باشە، ئامان لە کار و کاسبیتانە خۆتان بپارێزن لە 250 حرام. زۆر باشە مامۆستا کۆتا پرسیارم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە فەرمێ کەسێک خوا و پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم لەم کەس خۆشتر بێ و پێی خۆش بە بیگەڕنەوە بۆ نێو ئاگر لەوەی کە بیگەڕنەوە بۆ کوفر، وەگە کەسەشی کە خۆشیەوێ لەبەر خوا خۆشی بووە، ئەمە ئەو کەسە حەلاوە و شیرینی ئیمانی چەشتووە. مەبەستم ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی بیگەڕنەوە بۆ ئاگر پێی خۆشتر بێ لەوەی بیگەڕنەوە بۆ کوفر، واتە لە کوفرەوە هاتۆ بەرەو ئیسلام. کەسێک دوای 6 ساڵ لە حرام تێکەڵکردنی حرام و حەڵاڵی بردۆتە جێگەی حرام و حرامێنە، ئێستا دەیەوێ پابند بێتەوە بە حەڵاڵ و حرامی ئەم دینەوە، چۆن بەردەوام بێ و ئایا چۆن خوای گەورە ڕابردوویەکی بۆ هینەکات و ئەمەش ببێتە کۆتایی، هەم بەرنامەکەم بێتە کۆتایی تەمەنێکی باش و عاقیبەت خێری بۆ ئەم مرۆڤە. ئەو کەسانی کە تاوانەکەن هەمیشە ئێمە پێویستە بە ڕەحم و سۆز و بەزەی و مامەڵەیان لەگەڵاکەن. ڕقمان لە تاوانەکەی بەس نابێت ڕقمان لە خۆی بێ کەسەکە، مەگەر کەسێک سەر تاپای ژیانی هەموو بێ بە حرام. ئەجینا برایە خوشکێک کە حرامەکە ئامان ڕقتان لە خودی کەسەکە خۆی نەبێ. لە ئیسلامە ڕق لەبەر فعلە لەبەر تاوانەکەی، چونکە ئەگەر ڕق لێبێ ناتوانانی هیدایەتی بی، یعنی وەکو سەبەبێک بی بۆ هیدایەتەکەی. بۆیە ئەبێ ئێمە هەمیشە دوعای خێر بۆ ئەو کەسانە بکەین کە دوورن لە خوای پەروەردگار، بڵێن خوای پەروەردگار هیدایەتیان بدەی، و ئەبێ وایش مامەڵەیان لەگەڵا بکەین، و ئەبێت هەمیشە پێیشیان بڵێن دەرگای تەوبە کراوەیە. کەسێکە لە من ئەم ماڵی کۆم کردوەوە هەمووی حرام بۆ چۆن تەوبە بکەم؟ ئیبن تەیمیە فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ ئەوەی کە دیارە بەشی خەڵکە بیدەرەوە، ئەوەی تریش کە لە حرامە پەیایی کردووە بۆ بە دەسمایشی هەر حرامە، ئەڵێ بمێنێتەوە کاسبی حەڵاڵی لێ بکە و خێر و خێراتی زۆر لێ بکە، خوای پەروەردگار ئەم مرۆڤە چۆن پابند و بەردەوام بێ مامۆستا، بۆ دوای 6 ساڵ لە مەینۆشی و لە جگەرە کێشان و لە خواردنی ماڵی خەڵک چۆن بەردەوام بێ وەکوەیە پێی خۆش بێ بیخەنێەوە ئاگر بەس نەگەڕێتەوە بۆ ئەو حرامخۆری و حەڵاڵ جێبەجێ نەکردنەی. ئەم کەسە ئەبێ پێی بڵین خوای پەروەردگار لە قورئانە فەرموویەتی ئەگەر تەوبەیەکی ڕاست و دروست بکەی ئەو 6 ساڵەی تەمەنت هەموو بۆ ئەکاتەوە بە کێشەکەت بۆ ڕاستەکاتەوە، زمانی زوێن فیرارەکەی بۆ بێتەوە بە خدمە، ئەوانەی کە فیرارە بوون لە عەسکەری. خوای پەروەردگارە فەرمێ فەئولائیکە یوبەدل الله سەیئاتیهم حەسەنات، هەر کەس کە گوناهی گەورەی زۆر گەورەی کرد کە دوای تەوبەیەکی ڕاست و دروستی کرد، خوای پەروەردگارە فەرمێ ئەوەی پێشووی هەمووی بۆ کەمە چاکە. ئەوە دوو تەفسیریشیە، بەعزێک ئەڵێن یعنی خوای یارمەتیەدا ئەتر ئەو خراپانە نەکە، ببێ ئەگەر هەر کەسێک بە ڕاست و دروستی ڕووی کردە خوا وتی خوایە لێم خۆش بە، خوای پەروەردگار لێی خۆشە بێ. ئەڵێن پێغەمبەر موسا لە ئەسەری ئەوە هاتووە عەلەیهی سەلام، ئەڵێ کاتێک کە عەبدێک ڕوو ئەکاتە خوا عەبدێکی چاکەکار، یعنی خراپەی نەکردووە، ئەڵێ یا ڕەبی خوای پەروەردگارە فەرمێ لەبەیکە عەبدی، عەبدەکەم ئەڵێ چی با وەڵام ببمەوە. بەس تەوبەکار ئەمەی کە تەوبەیەکی ڕاست و دروستەکە، یعنی کەسێک 6 ساڵە گوناه و تاوان نەماوەنەی کە باشە، کە ئەڵێ یا ڕەبی
خوای پەروەردگارە فەرمێ لەبەیکە عەبدی لەبەیکە عەبدی لەبەیکە عەبدی سێ جار پێڵێ عەبدەکەم چیتەوێ با وەڵام بمەوە ئین الله یحب التوابین خوای پەروەردگار ئەمانەی زۆر خۆشەوێت کە بەڕاست و دروستی تەوباکەن بۆیە ئەبێ ئێمە هەمیشە ئەم دەرگا فراوانی تەوبەی خوای پەروەردگار لەسەر خەڵک بکەینەوە بە خەڵکیش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی بەشیر و موژدە بدەین بە خەڵکی بۆی کە خەڵک گوناه و تاوان زۆر بە کورتی کۆتا قسە و پەیامت چییە و شتێک من نەمپرسی بە پێویست بکات جەنابەت ئاماژەی پێ بکەیت مەیدانی حەڵاڵ و حەرام زۆر فراوانە بەڵام ئینسان هەمیشە دوعا بکە بڵێ خوایە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە دوعاکانە ئەیفەرموو اللهم اكفنا بحلالك عن حرامك خوایە بمان پارێزی بە چاک و پاک و حەڵاڵەکان لە حرامت و ئینسانە بێ زۆر وریابێ پەنانە بە بۆ حرام کراوەکان زۆر سپاس دەکەم مامۆستای خۆی گەورەمان پارێزێ لە حەڵاڵ و لە حرام و بشمان خاتە سەر ڕێگەی حەڵاڵی خۆی سپاس دەکەم جەزاکەڵڵا بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە گەیشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو من خواتان لەگەڵ